هۆشمەنگیان چی بووەوە چاو مەجوڵێنە نەوکە ئەو پارچێ چاوت بریندارکە دەست بگرە بەر دوو چاوتۆ ئێستا ڕۆم پارچە پەڕۆی شتێکت بێنم ئەی پێچم دەست بگرە بە چاوتۆ دەست کێشەکە لابد لە دەست پیسە ئاوە ڕایگرە بەپێی ئامارەکانی ڕێکخراوی جیهانی تەندروستی ناسراو بە WHO ساڵانە لە جیهاندا 55 ملیۆن هاوڵاتی بە تەنها لە ساڵی 2022دا تووشی برینداربوونی چاو بوونە. 23 ملیۆن لەو هاوڵاتیانە بینینیان ئاسایی نەبووەتەوە هاوشێوەی پێشووتر، واتە کێشەی بینینیان بۆ دروست بووە. بە نزیکەی 750,000 لەو هاوڵاتیانە لە برینداربوونی چاو پێویستیان بە داخڵکردن بووە لە نەخۆشخانە. ئەم داتایانە پێمانەڵێ کە برینداربوونی چاو یەکێکە لە حاڵەتە باوەکان لە جیهاندا کە هەندێک جار لە دەستدانی بینین بە هۆکاری جیاجا بۆ کەسەکە دروست دەبێت. سڵاوتان لێبێ، من نیوە ئەحمەدم، ڕاهێنەری بواری فریاگوزاری. ئەمڕۆ لە بەرنامەی فریاگوزار بە باسی برینداربوونی چاوەکەین. نیشانەکانی چییە و هۆکارەکانی چییە و چی بۆ کەسێ بکەین کە تووشی برینداربوونی چاوە بێت. نیشانەکانی برینداربوونی چاوی کەسێک بریتیە لە ئازارێکی زۆر کاتێک کەسەکە ئەو تەنەنامەی بەر چاوێکەوێت ئازارێکی توندی هەیە، ڕاستەوخۆ دەسەبا بۆ چاوی و هاوار لە چاویەوە برینداربووەکە یەکات. یاخود ئاستی بینین لەو چاوەدا بەشی پێویست نییە یاخود تەڵخی بۆ دروست دەبێت، یاخود ناتوانێت چاوەکەی بکاتەوە بۆی ئازارێکی زۆرەوە. ئەمانە نیشانەگەلێکن لەو کەسانی کە تووشی برینداربوونی چاوە بێت. هەندێک جار فرمێسکی زۆر بە چاوی دایەتە خوارەوە، یاخود پەڵە دەرئەکەوێت، پەڵەی سوور لە نێو چاویدا، یاخود هەندێک جارەکە برینداربوونەکە قورس بێت، خوێن لە چاویەت، کە ئەمانە گشتی نیشانەی ئەوەیە کەسێک تووشی برینداربوونی چاو بوو. هۆکارەکاری برینداربوونی چاو هۆکارگەلێکی زۆرن. ئەکرێ هۆکارەکە ناوەکی بێ و یاخود هۆکارەکە دەرەکی بێت. زۆرێک لە پیشەوەران بەنمونە کەسێک ئاسنگەرێکە ئەکرێت تووشی برینداربوونی چاو بێ بەهۆی پارچەی کۆسەرەیەکەوە، یاخود کەسێکی دارتاشە و کاتێک تەختە ئەبڕێتەوە ئەکرێت تەبوتۆزی تەختەکە بچێتە چاوێ و تووشی برینداربوونی چاوی بێت، یاخود کەسێک کە بەنا ئەکات و دیوارەکات هاوشێوەی ئەوە مەترسی برینداربوونی چاوی لەسرە. هەموو پیشەکان بەبێ جیاوازی. ئێمە چی بکەین بۆ کاتێک کە کەسی تووشی ئەم برینداربوونە بێت تاوەکو چاوی لە دەست نەدات؟ بۆ دەستپێکردن بە کردەی فریاگوزاری سەرەتایی پێویستەکە ئەو کەسی کە بریندارە یاخود ئەو کەسی کە فریاگوزاری سەرەتایی پێشکەشی کەسە بریندارەکە ئاکات هەر دەستکێشێک یاخود شتێکی ناتاقیم یاخود گومانی هەبێت چاوی کەسەکە تووشی ئیلتیابات کات پێویستەکە لای بەرێت، چونکە ئەمانە هۆکاری گواستنەوەی بەکتریان بۆ سەرچاوەکە. و پاشان کەسەکە ڕاستەوخۆ دانیشێنی و پاڵێخەیت ئامۆژگارێکی کەوا هیچ چاوێکیان نەتروکێنێت وە چاوە ساغەکەشی دابخات، چونکە ماسوولکەی چاو خۆنەویستە و ئەگەر چاوە ساغەکە هەوڵدا بیکاتەوە ئەم چاوەشی کە بریندارە هاوشێوەی ئەو چاوە هەوڵی کرانەوە ئەدات. پاشان سەری کەسەکە ئەخین بەلایە و ئەگەر هاتوو نۆرمەڵ سەلاین یاخود ئاوێکی تاقیمان لابوو چاوی کەسەکەی پێشۆرین، پاشان بە دوو گۆزی پاک چاوی کەسەکە دادەپۆشین و بە باندجێک ئەیپێچین تاوەکو دەیگەێنینە نەخۆشخانە و پێداویستی پزیشکی لێ و کەسەکە کردەی پزیشکی بۆ ئەنجامەدرێ و چاوی پاکەکرێتەوە لەو تەنەنامۆیە. ئەگەر هاتوو کەسەکە بە هۆی تەنێکی تیژەوە چاوی بریندار بوو بەم شێوازە بە هیچ شێوازێک ئەم تەنە تیژە نابێت دەربکەین، بە تەنها بە کووپێک یاخود بە هەر شتێک بێت بەم شێوازە جێگیرەکەین تاوەکو لە کاتی باندجینکردنەکە و پێچانەکەیە نەجوڵێت و زیاتر چاو بریندار نەکات. ئەمەش کردەی فریاگوزاری دروستە کاتێک کە تەنێکی نامۆ هاوشێوەی ئەم خەڵەمە لە چاودا جێگیر بوو بێت.
ئەگەر هاتوو برینداربوونی چاوەکە بە گیراوەیەکی کیمیایی یاخود مادەیەکی کیمیایی ببێت پێویستە کات ئەو چاوە بۆ ماوەی 20 خولەک لەژێر ئاوێکی ڕۆشتووە پاک بکەینەوە پاشان دایپۆشین و بگەینە نەخۆشخانە بۆ لابردنی کاریگەری خراپی ئەو مادە کیمیایە تاوەکو چاوی کەسەکە لە بینین نەکەوێت و چاوی بپارێزین بە هیوای سەلامەتی چاوی هەمووتان چاوتان ناچەکەم خواتان لەگەڵ سمارت وەرچەرخانە